دەبینن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گاڵتەت پێەکەن ئەڵێن ئەمە خوا کردوویەتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکا پێش ئەوەی بڵێ پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بە باشترین کەسی شاری مەکان دەزانین پێیان دەوت صادق الأمین ڕازگۆ دەستپاک هیچ کەسێکیان نەیانەتوانی بڵێ محەممەد صلی الله عليه وسلم لە ژیانیدا درۆیەکی کردووە غەڵەتێکی کردووە بەڵام کاتێکە وتی خوا بپەرستن بە تاک و تەنها ئەمجا دەستیان کرد بە سوکایەتیکردن پێی بۆیە کاتێکە ئەتبینن گاڵتەت پێ ئەکەن ئەڵێن ئەمە خوا کردوێتی بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە نێرەراوی خوایە ئەمە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم وەکو سوکایەتیکردنێ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆیە دەیانوت إن كاد ليضلنا عن آلهتنا لولا أن صبرنا عليها بهمو أقلكيانوا أيانوت نزيك محمد صلى الله عليه وسلم گمڕامانکە سبحان الله وامان لێ بکە واز لە خواکانی خۆمان بهێنین بچین خواکەی ئەو بپەرستین ئەگەر سەبرمان نەگرتایە خۆڕاگر نەبووینایە ئێمەی لە خشتە ئەبرد محەممەد صلی الله عليه وسلم خۆ خەریکە وامان لێکە خواکانی خۆمان نەپەرستین بتەکان نەپەرستین عیبادەتیان بۆ نەکەین ئەگەر سەبرمان نەگرتایە نزیک بوو گومڕامان کات یعنی خۆیان بە حەق ئەزانن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گومڕاه دەزانن بە سەرلێشێواو دەزانن بۆیە خوای گەورە دەفەرمێ وسوف يعلمون حين يرون العذاب لەمۆلا دەزانن ئەو ڕۆژێک کە عەذابی خواتان بینی ئەو کاتە ئەزانن من ئەضل سەبیلا ئەو کاتە دەرئەکەوێ محەممەد گومڕایە صلی الله عليه وسلم یا ئێوە گومڕان لە کاتێکە ئێوە ئەڵێن خەریک و گومڕامان کە ئەو کاتێ عەذابی خواتان بینی دڵنیا دەبنەوە چێ گومڕایە ئێوە یا محەممەد صلی الله عليه وسلم تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گاڵتەیان پێ کردووە سوکایەتیان پێ کردووە لەولا شەو دەڵێن ئەگەر سەبرمان نەگرتایە لەسەر خواکانی خۆمان ئەوە گومڕامانی دەکرد ئەوان ئامادەن لەسەر خراپەکاری خۆیان گومڕایی خۆیان سەبر بگرن بەڵام تۆ بۆ سەبر ناگری کەسێک پێی خۆشە دینداری بکە و خواپەرستی بکە دەبێت خۆڕاگر بێت کاتێکە لە سەرەتادا ئافرەتان خۆیان سافیرە کرد جلوبەرگی تەسک و تەنیکیان لەبەر کرد لە پەنجاکان و شەستەکان و حەفتاکان و هەشتاکان بێگومان خەڵکێکی زۆر قسەی پێیان نەکرد چونکە کاتە ئافرەت پۆشتە بوو بڕۆ ڤیدیۆی کۆنیە وڵاتە غەربیەکان بەریتانیا ئەمریکا کوێ هەمووی پیشانەدات هەمووی دەبینی ئافرەتەکانیان سافیرە نییە بۆیە کاتێکی کە سافیرە ناو خۆماندا ناو موسڵماناندا پەیدا بوو بێگومان قسەیان زۆر پێکرا سوکایەتیان پێکرا تعلیقیان لێیاندا بەڵام سەبریان کرد لەسەر تاوانەکەیان ئەمڕۆ بۆتە ئاسایی ئەی تۆ بەچی لەسەر دینداری خۆت سەبر ناگری خۆڕاگر نیت ئەو شانازی بە شتێکەوە دەکا کە ڕێبازی شەیطانە تۆ بۆ شانازی بە دینەکەی خواوە ناکەی کەواتە ئەوان بە پێغەمبەری خوایان دەوت صلی الله عليه وسلم گومڕا و سەرلێشێوا و ئەگەر سەبرمان نەگرتایە لەسەر خواکانی خۆمان ئەوە گومڕامانی دەکرد و دەچوو خوامان بە تاک و تەنها دەپەرست واتە خواپەرستی لای ئەوان گومڕاییە پەنا بەخوا بتپەرستی عاقڵی و تێگەشتن و ڕۆشنبیریە شەیطان هەموو کاتێک خەڵکی گومڕا کردووە وڵاتێکی وەکو هیندستان ئەگەر تەماشا بکەی خوایەکی زۆریان هەیە من کاتێکە 2011 لە هیندستان بووم پرسیارم لە نەفرێکیان کرد تەمەن خوایەکیان هەیە ئافرەتێکە چوار دەستی هەیە خوایە تریان هەیە کە زۆر معتەرەفە لای ئەوان پەنا بەخوا بتێرەکە مناڵە بەڵام سەری فیلە سەرەکەی فیلە وتم ئەمەیان چییە بەسەرهاتێکی درۆ دەلەسە هەیە دوو لە ڕیبەڕێستان لە ناو هیندستانە خۆ تەمەن هیندستان زۆربەی مانگەپەرست نییە بتپەرستەکەی زۆرە بەتایبەتی ئەو مناڵە لەگەڵ دایکیە ئیتر ئەوە چۆن دەڵێ پەنا بەخوا معتەرەفترین خوای لە هیندستانە
دایکی کە چوار دەستی هەیە لەگەڵ مناڵەکە کە سەری فیلە، لاشەی مرۆڤە سەری فیلە. بەسەرهاتی باسەکەن مەبەستم چییە؟ سەیری گومڕایی شەیتان چۆنی خەڵک گومڕا کردووە. ئەم مناڵە لەگەڵ باوکو و دایکی چۆن ژیاون بە حساب ئەو لانە گەسەیکەن ڕسمی فیلە، سەرەکەی فیلە و لاشەی مرۆڤەکە مناڵێک. دەڵێ ئەم پیاوە باوکی ئەو مناڵەیانی ئەو ژنوبێتە کە بە یەکۆبوونە ڕۆشتۆ بۆ شوێنێک مەسافەی چەند ساڵێک نەهاتۆتەوە، چەند ساڵێک نەهاتۆتەوە. باوکی ئەم مناڵە بە حساب کە سەری فیلە. تۆ سەری شەیتان چی حکایەتێکی بۆ ئەو خەڵکە کرد بۆی گومڕای کرد. ئەوە بە حەق ئەزانن ئیسلام بە دواکەوتووە ئەزانن. ئەڵێ کاتێکە باوکی دوای 10 ساڵە 12 ساڵە 15 ساڵە چەندێکە دێتەوە سەرنەگومە زانە چی بەسەر هاتووە، کاتێکە دێتەوە بۆ ماڵخۆیان تەماشاکە مێرد مناڵێکی تازە پێگەشت و گەنجێک لە ماڵیانایە. بێ ئەوەی ئەمە حکایەتە 100% درۆیە. مەبەستم چییە؟ سێکی خەڵکیان چۆن گومڕا کردووە. ئەڵێ ئەم پیاوە کە دەبینێت مناڵێکی گەنج لە ماڵ خۆیانایە قبوڵی ناکە، ڕێک مناڵەکە ئەگرێ و سەری بڕێ، سەری ئەبڕێ. کاتێکش کە ئەچێ سەرەکە خێزانی لە حەمامەکەیە خەریکیش شۆردنە جلە شۆرێ. چاکوچۆنی گەڵاکە و باوشەکەن بە یەک داوتر دەناسنەوە و دەڵێ ئەم مناڵە چیەکە لە ماڵی وام گەنجە؟ کوشتم. ئەڵێ پیاوەکە چیت کرد؟ ئەوە کوڕی خۆمانە، ئەی کە تۆ ڕۆژتی من حامیلە بووم. چیت کرد؟ چی پەنێکتدا؟ ئەو کوڕی خۆمانە چۆن سەر بڕیوە؟ بڕای تازە سەرم بڕی کوشتم. ئەمە هیندۆسیەکان زۆر باسێکەن چۆن پەنا بەخۆتەوە باسی ئاەت و حەدیثەکەی ئاوا باسێکەن. دەچون بەلای ساحیرێک دەڵێن چی بکەین حەلێکمان بۆ دابنێ، ئێمە تازە مناڵەکەمان سەر بڕیوە، کوڕەکەی خۆم سەر بڕی. نەمزانی وامزانی هاتۆ بەلای خێزانی. ساحیرەکەش دەڵێ بڕۆن لەو ڕێگایە بوەستن. ئەگەر هەر چی شتێک هات یەکەم جار گیان لەبەر بوو مرۆڤ بوو هەرچی بوو بیکوژن، سەری بڕن و سەرەکەی بکەن ئەو مناڵە چاکە بێتەوە. ئەوانش کە لە ڕێگاکە داوەستن لەو لاو فیلێک دێ، فیلەکە ئەکوژن سەری ئەبڕن، سەرەکەی کەنە مناڵەکە و سەرەکەی بە حساب چاکە بێتەوە. بۆیە ئەمە معتەرەفترین خوای لە هیندستانە، نەعوذ بالله. سەیری شەیطان چی حکایەت و چی بەسەرهاتێ درۆی بۆیان دروست کردووە بۆ ئەوی گومڕایان کە ئەمە بە حەق دەزانن، بەس ڕێبازی خوا بەگاڵتە دەزانن. بۆیە کافرەکانیش دەیانوت ئەگەر سەبرمان نەگرتایە لەسەر خواکەی خۆمان، خواکانی خۆمان، نزیک بوو محەممەد صلی الله عليه وسلم گومڕامان کا و لە ڕێگا دەرمان کات. فیرعەون بە دار و دەستەکەی دەوت وازم لێ بێنە با موسا پێغەمبەر بکوژم صلی الله عليه وسلم. بۆ دەیوت موسا ئەگەر نەکوژم لەسەر زەویا فەسادی بەڵاو بکات. خۆی مناڵ سەرە بڕێ، مناڵی کۆرپە فەسادی نییە، بەڵام بانگەوازی موسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەسادیە. ئەو ئەی یوظهر فی الأرض الفەساد، ئەگەر نەیکوژن فەسادی بڵاو بکات، ئاژاوە و کێشە بڵاو بکاتەوە لە وڵاتدا. خوای گەورە دەفەرمێ ئەڕەئەیتە مەن اتەخەذ ئیلهەه هەواه. ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ نابینی کەسانێکەیە هەوا و ئارەزووی خۆیان کردۆ بە خوای خۆیان. ئەوان بە جۆرێکن. دەفەرمێ ئەفەئەنتە تەکون عەلەیه وەکیلا، تۆ بەتەمایی ببیت بە دەمسپی ئەوان، تۆ لەسەر ئامۆژگاری بکەیت، تەواو ئامۆژگاریت لەسەرە، تۆ مەسەیتەر نابی بەسەر ئەوانە، تۆ وەکیلی ئەوان نیت. ئەوان هەوا و ئارەزووی خۆیان کردۆ بە خوای خۆیان. بۆیە هەر کەسێک لە هەموو شتێکا بە قسەی هەوا و ئارەزووی خۆی بکە، ئەوە شەریکی بۆ خوا بڕیارداوە، چونکە بە قسەی هەوا و ئارەزوەکانی خۆی دەکات. بۆی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لەبێ دەفەرمێت لە تەفسیری ئەم ئایەتە کەسانێکی زۆرەیە هەوا و ئارەزووی خۆیان کردۆ بە خوای خۆیان. کاتە ئەگەر تۆ لە هەموو شتێکا شوێنی هەوا و ئارەزوەکانی خۆت بکەوی، دەفەرمێ خوای گەورە دەفەرمێ کەسانێک هەیە هەوا و ئارەزوەکان و نەفسی خۆیان کردۆ بە خوای خۆیان، لە ژێر فەرمانی نەفسی خۆیاندان. هەوا و ئارەزوو چی وت ئەوە جێبەجێ دەکرێت. ئەوە صفەتی ئینسانی ئیماندار نییە. تۆ ناگەیتە ئەم پلە و پایە. خوای گەورە دەفەرمێ فەئینە الجەنەتە هیە المەئوە. بەهەشت جێگای کێیە؟
وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. خواهی گەورە فەرمێ هەر کەسێ لە خوا بترسێ، ترسی خوا لە دڵیا بێ و هەوا و ئارەزووی نەفسی خۆی بگرێ، نەفسی خۆی بەرەڵان نەکات، بیگرێت، بەهەشت جێگایەتی. کەواتە ئەبێ ئاگاداری خۆت بێ، هەر شتێک نەفست حەزی لێ کرد جێبەجێی مەکە لە کاتێکە زانیت مخالفێ فەرمانی خوا پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. بۆی ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ بۆ شتێکمان بۆ باس دەکات لە کاتێکا کە خوای گەورە دەفەرمێ ئەم تەحسەب ئەن ئەکثەرهم یەسمعون ئەو یعقلون إن هم إلا كالأنعام بل هم أضل سبيلا. خوای گەورە دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم تۆ وا حسابەکەی ئەوان تێ ئەگەن، ئەوان عاقڵە بن، ئەوان گوێ دەگرن، نە قەت تێ ناگەن، قەت گوێش ناگرن، ئەوان وەکو ئاژەڵوان بەڵکو لە ئاژەڵیش گومڕاتر و خراپترن. خوای گەورە دەفەرمێ کافرەکان ئەفەرمێت لە ئاژەڵ خراپترن دوو لە ڕێبەڕێستان و مزگەوتەکە. إن هم إلا كالأنعام، ئەوان هیچ نین ئیلا وەکو ئاژەڵێک دەژین، بەڵکو لە ئاژەڵیش خراپترن. ئیمامی ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هەندێک کەسەیە ئەگەر شێت بێ، ئەگەر عەقڵی لەدەست بدا بۆ دنیا و قیامەتی باشتریشە. ئەوانەی کە خراپەکاری دەکەن، ئەوانەی کە بێباوەڕی دەکەن، ئەوانەی کە مولحیدن، ئەوانەی کە بێدینن، ئەگەر شێت بن باشترە بۆیان. بۆ چونکە ئەگەر شێت بوون تەکلیفیان لەسەر لاچ. بەڵام ئێستا تەماشا دەکەی بەهۆی ئەوەی کە شێت بین گوناهەکانیان هەمووی لەسەر دەنووسرێ، بە کەیفی خۆیان گوناه و تاوان دەکەن و هەمووشی ماڵە لەسەریان. بۆیە خوای گەورە دەفەرمێ وا حسابەکەی ئەوانە تێدەگەن تێناگەن، نە تێدەگەن نە گوێ دەگرن، چونکە ئەگەر گوێیان بگرتایە خوایەکی تاک و تەنها هەیە ئەوەیان دەپەرست، نە ئەچوون بتێک بپەرستن کە خۆیان دروستی دەکەن. ئەو بتە جوڵەیەک ناکە، یەک جوڵە ناکات مەگە خۆت بیجوڵێنی. ئەگەر عەقڵیان هەبێ و تێگەیشتوو بن چۆن شتی وا دەکەن. بۆیە خوای گەورە دەفەرمێ ئەوانە وەکو ئاژەڵوان بەڵکو لە ئاژەڵیش کەمترن. ئەوانەی کە بێباوەڕ و کافرن. سبحان الله لە وڵاتەکان دەبینین، وڵاتە ئەجنەبی بەحساب پێشکەوتەکان زۆر دەبینین فڵان کەس دوو لە ڕێبەڕێستان لەگەڵ گوێدرێژەکە هاوسەرگیری کرد، ئەوەکە لەگەڵ مەیمونێکە، ئەوەکە لەگەڵ دوو لە ڕێبەڕێستان سەگێکە، ئەوە لەگەڵ پشیلەیەکە، هەیە لەگەڵ بووکەڵەیەکە، بووکە شوشەیەک. بینیمە لەگەڵ مەنجەڵە هاوسەرگیری، مەنجەڵی بوخار فڵان کەس لەگەڵ مەنجەڵی بوخارە هاوسەرگیری کردووە. ئەمانە بڕۆسەیکە لە فەیسبووکە زۆر هەیە. یعنی سبحان الله ئەمانە خوای گەورە دەفەرمێ دوو لە ڕێبەڕێستانە مزگەوتەکە ئەفەرمێ لە ئاژەڵ کەمترن. ئینسانێک بچێت لەگەڵ حیواناتێکە زەواجکە، لەگەڵ مەنجەڵێکە، لەگەڵ دیوارێکە، نەفەرم بینیوە لەگەڵ دنگەیەکە هاوسەرگیری کردووە. غەرب موهیمە، زۆر عەقڵن، زۆر تێگەشتن، ئەو عەقڵەکەیان لەگەڵ دنگەیەکە هاوسەرگیری کرد، لەگەڵ گڵۆپێکە هاوسەرگیری بکەیت، گڵۆپ لەگەڵ فەرش هاوڕێکێک بی لەگەڵ فەرشێکە هاوسەرگیری کردووە، فەرش باوەشەکە کە فەرشەکە ماچێکە هاوسەرگیری لەگەڵا کردووە. ئەوە غەربە. بۆیە خوای گەورە دەفەرمێ وا حسابەکەی ئەوانە عاقڵ و تێگەشتوون، نەخێر ئەوانە تێناگەن. بەس ئینسانێکە ئیمانی ضەعیف بوو ناچێ مەدحی سەحابە بکە، مەدحی غەربەکە. بۆیە داوا بکەین خوای گەورە بەردەوام داوا بکەین بڵێن خوای هیدایەتمان بدە، خوای لەسەر ئەو ڕێبازە پیرۆزە بەردەوامان کە. بەسەرهاتێکی حەزەکەم باسی کەم، بەڕاستی بەسەرهاتێکی کاریگەرە، حەزینە، خەمبار دەکات. گەنجێکە بوو ناوی عەبدەی کوڕی عەبدوڕەحیم بوو. ئەم گەنجە جیهادی زۆر لە پێناو خوادا دەکرد، لە پێناو خوادا جیهادی زۆر دەکرد لە ساڵی دوای 200 کۆچی. بۆیە ئەوانەی کە لەگەڵ یا بوون دەڵێن هیچ کەسێک نەبوو لە ناو ئێمەدا بەقەت ئەم گەنجە قورئان بخوێنێت. دەنگێکی زۆر خۆشی هەبوو، لە هەمومان شارەزاتر بوو، لە هەمومان عالمتر بوو. گەنجێک لە پێناو خوا جیهادی دەکرد لەگەڵ تابعین و دوای تابعینەکاندا. دەفەرمێت زۆر شارەزا بوو، سبحان الله بە ڕۆژ بە ڕۆژوو دەبوو، بە شەو نوێژی دەکرد و زۆر دوعای دەکرد. ئێمەش کۆمەڵێک جەنگاوەر بووین، دەفەرمێت چوونە لای قەڵایەک، قەڵای ڕۆمەکان بوو، قەڵای ڕۆمەکان.
چەند ڕۆژێک لە دەوری قەڵاکە ماینەوە هەر کاتێک کە شەو دەهات شەومان بەسەرا دەهات ئەم پیاوە دەرئەچوو ئەم گەنجە عەبدەی کوڕی عەبدوڕەحیم دەرئەچووە دەرەوە خەریکی شەو نوێژ دەبوو دوعای دەکرد و لە خوای گەورە دەپاڕایەوە سبحان الله ئافرەتێکی ئەڵێ نزیکی قەلعەکە بووین نزیکی قەڵاکە بووین ئافرەتێکی گاور لەناو ئەو قەڵایەدا بوو لە شوێنێکی قەڵاکەدا مراقبەی ئەو گەنجەیە کرد گوێی لە قورئانەکانی ئەو گەنجە دەکرد ئەو گەنجە قورئانی دەخوێند و شەو نوێژی دەکرد دەنگێکی خۆشی هەبوو ئەم ئافرەتەیش گوێی لەو گەنجە دەکرد لە نزیکی قەڵاکە بووین حەسرمان کردبوو قەڵاک هی ڕۆمەکان بوو هی بێدینەکان ئەو کەسانی کە لەگەڵ یابوون دەڵێن وەڵڵاهی ئافرەتێک بوو یەکێک بوو لەو کەسانی کە خوا خەڵقی کردو زۆر بە جوانی کاتێک کە تەماشات دەکرد ئەم ئافرەتە ئەتوت خۆر ناوچاوی ئەدرەوشێتەوە ئافرەتێکی جوانی سەرنج ڕاکێش بەس گاورە ئەم گەنجە ئەم ئافرەتە هەموو ڕۆژ شەوێ گوێی لێگرت گوێی لە قورئانەکەی ئەم گەنجە ئەگرت بەڵێ ئێمە شەمانوو ئەوەندە نزیک مەبەرەوە لە دوژمن با تیرێکت پێوە نەنێن بەم گەنجەمان دەوت قەدەری خوا ئەم گەنجە ئەم ئافرەتە بەردەوام سەیری دەکرد عاشقی ئەو ئافرەتە بوو ئافرەتێکی جوانی شۆک و شەنگ زۆر دڵی پەیوەست بوو بەم ئافرەتەوە حتا خۆی پێ نەگیرا ڕۆژێک بانگی کرد ئافرەتەکە لە بان قەڵاکە بوو وتی چۆن بگەم بە تۆ وتی ناتوانی بە من بگیت ئیلا ئەبێت ببیت بە گاور وازم مسلمانەتی بینی ئەو کاتە ئەگەی بە من ئەو شوتی مەعاذ الله من چۆن شتی وا ئەکەم پەنا بەخوا من بم بە کافر و گاور وازە دینی ئیسلام بێنم بڵێم باوەڕم بە ئیسلام نەما شتی وا ناکەم بەڵام دوای چەند ڕۆژێک گەڕایەوە دووبارە هاتەوە بە ئافرەتەکەی وت وەڵڵاهی مەشغوڵی تۆ بوومە ژیانم نەماوە ئیسراحەتم نەماوە چۆن بگەم بە تۆ وتی هەر ئەوەیە کە پێم وتی دەبێ ببی بە گاور و ئەم خاچ و سەلیبەش لە من بکەیت و بڵێ باوەڕشم بە ئیسلام نەما ئەو کاتە ئەتوانی بە من بگیت پەنا بەخوا ئەم گەنجە بوو بە گاور چۆن ناو قەڵاکەوە و ئەفەرمێ ئەوانەی کە لەگەڵیا بوون ئەڵێ وەڵڵاهی بینیمان سەلیبەکەی خاچەکەی کردو ملی لەگەڵ ئەو ئافرەتا بوو ئەو موسڵمانانە زۆر خەفەتبار بوون زۆر بێتاقەت بوون زۆر خەمیان خوارد ئەم پیاوە بۆیە بەسەرا هات بانگیان کردیان فڵان کەس کوا قورئان خوێندنەکەت کوا نوێژەکەت کوا عیلمەکەت کوا کردەوەکانت کوا ڕۆژە سونەتەکانت کوا جیهادەکەت لە پێناو خوادا چی بەسەرا هات هەمووی وتی ئەوە ڕۆشت ئەفەرمێ ئێمە ڕۆشتین بێئومێد بووین لێوی وتمان بگەڕێرەوە بۆ لای خوا وتی ناگەڕێمە تاوە من گاورم من مسلمان نیم باوەڕم بە ئیسلام نیم نەعوذ بالله بۆیە ئەو ئافرەتە ئەوەی بەسەرا هات بەنا بەخوای گەورە ئەفەرمێ چون چەند شوێنە گەڕاین لە وڵاتی ڕۆم دوای ئەوە گەڕاینەوە ماوەیەکی پێچوو گەڕاینەوە تەماشامان کرد لەگەڵ ئەو ئافرەتایە بانگمان کردمان فڵان کەس وەرە بگەڕێرە بۆ لای خوا تەماشامان کرد سەلیبێک خاچێک لە ملیدایە لەگەڵ ئافرەتێکایە گەڕاینەوە پێمان و دووبارە کوا قورئانەکەت کوا شەو نوێژەکەت کوا ڕۆژوەکەت بۆ وات لە خۆت کرد بۆیە گوتی باش شتێکتان پێ بڵێم باش بزانن واللهی هەموو قورئانم لەبیر چۆتەوە هەموو قورئانم لەبەر بوو بەس هەموو قورئانم لەبیر چۆتەوە یەک ئایەتێک نەبێت یەک ئایەتم لەبیر ماوە خوای گەورە دەفەرمێ ربما يود الذين كفروا لو كانوا مسلمين کاتێک لە ڕۆژی قیامەتە ئیمانداران پاداشتی گەورە وەردەگرن ئەو کاتە کافرەکان دەڵێن خۆزگای موسڵمان بووینایە واللهی بەس ئەو ئایەتم لەبیر ماوە ڕۆژێک دێتە منیش پەشیمان دەبمەوە دەڵێم خۆزگای موسڵمان بوومە غیری ئەو ئایەتە یەک ئایەتی قورئانم لەبەر نەماوە سبحان الله دەڵفەرمێ بێتاقەت بووین تاوە وتی من تازە من کۆتاییم پێ هات یەک ئایەتم لەبەرە ئەویش باسی من دەکات هاوشێوەی من دەکات ئەفەرمێ ئێمەش ڕۆشتین کاتێک مازانی تارمایەک دەرکەوت
وتی بوەستن تەماشامان کرد ئەو ئافرەتەیە کە ئەم پیاوەی ئاوا لێ کرد. ئەو ئافرەتی هات بۆ لامان وتمان باشە بۆ وات کرد لە گەنجە، ئەم گەنجت بۆ گومڕا کرد، ئەم گەنجت بۆ لە خشتە برد، ئەم گەنجت بۆ لە ئیسلام هەڵگەڕانەوە. وتی پەلە مەکەن، گوێ بگرن، وەڵڵاهی ڕاستیتان دەوێ بەس پەلەم لێ مەگە ڕاستیەکەتان پێ ئەڵێم. سوێن بەخوا من تەنها ئەمویست گوێ لەم گەنجە بگرم، قورئانی زۆر جوانە خوێنایەوە. ئەهاتم بەس گوێم لێ کرد، بەس بۆ گوێگرتن حەزم کرد گوێ لە قورئانەکەی بگرم. بۆیە ئەمەندە دەنگی خۆش بوو، ئەمەندە بە خۆشی قورئانی دەخوێنا، بەس سەیرم دەکرد گوێم لە قورئانەکە دەکرد، بەس گوێم لە قورئانەکە. زۆر معجیب و سەوتەکەی بووم، معجیبی ئەو قورئانە بووم کە دەیخوێنایەوە. وەڵڵاهی سبحان الله کاتێکیش کە ئەم گەنجەم هێناوە ژوورەوە بۆ ناو قەڵاکە، وەڵڵاهی مەبەستم ئەوە بوو قورئان بۆ بخوێنێت، گوێ لە قورئان بگرێت. بەس وەڵڵاهی ئێستا هیچی لەبیر نەماوە. پێ ئەڵێن قورئانە بۆ بخوێنە، ئەڵێ یەک وشەم لەبیر نەماوە. سبحان الله سبحان الله. خوایە بەردەوام بڵێ خوای ئاخرمان خێرکی. یعنی ئەمە کارەسات تۆ لە پێناو خوا جیهاد بکەی، بی عالم بی، ئاوا خۆت گومڕا بکەی، ئەمە زۆر ترسناکە لەبەر دنیا. بۆیە ئەم ئافرەتە ئەڵێ وەڵڵاهی ئەوەی کە دەیخوێنایەوە نەماوە. بۆیە ئافرەتەکە وەڵڵاهی گوتی وەڵڵاهی ئەو قورئانی کە ئێوە باوەڕتان پێیەتی حەق و ڕاستە، ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەشهەدو ئەنە محەممەدًا ڕەسوول الله. شایەتمانی هێنا وتی منیش لەگەڵتانە دێم بەلەو موسڵمانان، چونکە ئێستا بگەڕێمە بۆ قەڵاکە دەمکوژن. پیاوەکەی جێهێڵا لە قەڵاکە و بۆیە لە کۆتاییتا دەڵێم با بە خۆماندا بچینەوە. ئەو دینەی خوا جێگەی شانازیە بۆ دنیا و قیامەتمان، جێگەی سەربەرزیە بۆ دنیا و قیامەتمان. با لەدەست خۆمانی نەدەین، بەردەوام بین لەسەری بە پشتیوانی خوا. لە دوای مردنمان دڵخۆشمان دەکات، لە دنیاشە بە هەمان شێوە دڵخۆش دەبین. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی، ڕۆژێ شەوێ بمان ملێنی. خوایگیان خۆت لێمان ڕازی بی، خوایگیان لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایگیان ئەم مەجلیسە بکەیتە کەفارەتی گوناهەکانمان و لە بەهشتی شاکۆمان بکەیتەوە. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.